سڵاو کاک دکتۆر، سوپاس بۆ ئامادەبوونتان. سڵاوی خوای گەورە لێوەی بەڕێزیش. هۆکارەکانی هەوکردنی میزەڵدان لە منداڵاندا کامەنن؟ نەخۆشی هەوکردنی میزەڵدان لە مناڵاندا یەکێکە لە نەخۆشیە باوەکان لە تەمەنی مناڵیدا. بە تایبەتی ئەم نەخۆشیە لە ڕەگەزی مێدا واتە لە کزدا زۆر ڕوئەدات. دەربارەی هۆکارەکانی گرنگترین و بەربڵاوترین هۆکار بریتە لە بەکتریاکان، بەڵام لە هەنێ حاڵەتی کەم و دەگمەندا ڕەنگە ڤایرۆسیان کەڕوەکانیش ببنە هۆکار. ئەو هۆکارانە کامەنن کە مەترسی توشبوون زیاد دەکەن. سەبارەت بە ئەو هۆکارانی کە مەترسی توشبوون بە هەوکردنی میزەڵدان زیادەکە لە مناڵاندا بە ئینگلیزی ریسک فاکتەر چەند هۆکارێکە. بۆ نمونە وەکووتمان لە ڕەگەزی مێدا لە کزدا زۆرتر ڕوئەدات، لە ڕەگەزی نێردا لەو مناڵانەی کە خەتەنەواتە سونەت نەکراون زۆرتر ڕوئەدات. هەروەها لەو تەمەنەیە کە مناڵ فێری چوونە سەر توالێت دەکرێت احتیمالە زۆرتر ڕووبادەویش بەهۆی ئەوە کە منداڵەکە می زۆرە هێڵێتەوە ناچێتە سەر توالێت. هەندێک نەخۆشی درێژخایەن ئەگەری ڕوودانەکە زیاد دەکات، بۆ نمونەوەکو نەخۆشی شەکرا یا نەخۆشی کەموکوڕی لە کۆئەندامی بەرگری منداڵدا. هەروەها هەندێک نەخۆشی زگماکی لە کۆئەندامی میز و میزەڕۆی منداڵدا، ئەمەش هەر جارێکتر ڕەنگە ئەگەری توشبوون بە نەخۆشی هەوکردنی میزەڵدان زیاد بکات. نیشانەکانی هەوکردنی میزەڵدان کامانن؟ دەربارەی نیشانەکانی نەخۆشیەکە بە چەند شێوەیەک دەرەکەوێت، بەڵام لە گرنگترینیان میزە چورکەواتە منداڵەکە لە کاتی میزکردنە ئازاری هەیە. ئازاری بەشی خوارەوەی سک دەوروبەری میزەڵدانی منداڵەکە، هەروەها ئەوەی کە منداڵەکە زوو دەچێتە سەر توالێت بەڵام میزەکەی بۆ ناکرێت، هەروەها هەندێک جار بوونی خوێن لە ناو میزی منداڵدا یەکیشترە لە نیشانەکانی. تا بەتەنیا ئەگەر هەوکردنی میزەڵدان ڕوو بدات تا نییە لەگەڵیدا، بەڵام ئەگەر هەوکردنەکە میزەڵدان و بەشەکانی تری کۆئەندامی میزیشی گرتی بێتەوانێ تاژێکێکە بێت لە نیشانەکان لەو کاتەدا. چۆن دەستنیشان دەکرێن؟ دەستنیشانکردنی نەخۆشی هەوکردنی میزەڵدان لە سەرەتایە لە نیشانەکانەوە دەست پێکە و نیشانەی کە باسمان کرد کە نەخۆشەکە باسێکە بۆ پزیشکەکە. پاشان چەند پشکنینێک هەیە کە دەکرێت. لە گرنگترین پشکنین بریتە لە کەڵچەر واتە زەرعی میزەکە کە هەوکردنی میزەڵدان بەمە دەستنیشانەکرێت. هەرچەندە پشکنینی سەرەتایی میز ڕەنگە یارمەتی دەربێت، بەڵام لە دوجاردا دەستنیشانکردنی هەوکردنی میزەڵدان بە زەرعی میز واتە بە کەڵچەر دەکرێت. چارەسەرەکانی کامانن؟ چارەسەرەکان هەروەکو لە هۆکارەکە باسمان کرد، بەکتریا هۆکاری سەرەکی هەوکردنی میزەڵدان لە مناڵاندا، بۆیە بەپێی ئەنجامی پشکنینی زەرعی میز کەڵچەرەکە ئەو دژە بەکتریانە بەکارەهێنیت کە ئەبێتە هۆی چارەسەرکردن. لە پاشان هەنێک دەرمانی تر کە یارمەتی دەرە بۆ ئەوەی نیشانەکانی کەسەکە چارەسەر بکەی، بۆ نمونە ئازارشیان بۆ کەسانی کە ئازاریان هەیە. هەروەها هەندێک هۆکاری تر هەیە کە ئەمانە زیاتر بۆکو خۆپارێزیە بۆ دووبارە نەبوونەوە هەوکردن لە مناڵاندا، بۆ نمونە خواردنەوەی ئاو و شلەمەنی بەپێی پێویست، تەخیر نەکردنی میزکردن لە مناڵاندا، یان ئەگەر هۆکارێکی تر هەبێت کە ببێتە هۆی زۆر دووبارە بوونەوەی هەوکردنی میزەڵدان، بۆ نمونە هەندێک مناڵ هۆکارێکی قەبزی هەیە، بێت چارەسەری قەبزەکەشی لەگەڵا بکەی بۆی هەوکردنەکە دووبارە نەبێتەوە. زۆر سپاس کاک دکتۆر. بە هیوای سوودبینین. زۆر سپاس.